والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. مسلمانان خۆم بە خۆشحاڵ دەزانم لە بەرنامەیەکی تری کەشتی ڕزگاربوون بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزانم داوا دەکەین لە خوای پەروەردگار بە خاتری ناوە جوانەکانی بمان خاتە سەر ڕێگە ڕاستەکەی خۆی و ڕزگارمان بکات و بمان خاتە سەر ڕاستە شەقامی ئیسلام بەوەی کەوا بمان خاتە بەهشتەکەی خۆیەوە. بە پشتیوانی خوای پەروەردگار ئەمڕۆ باز لە بابەتێک و مەوضوعێک بکەین کەوا هەوڵ بدەین هەر یەکێکمان لە ئاسی خۆمانەوە پێی هەستین و ئەگەر تا ئێستا هەستمان پێی نەکرد بێ و درکمان پێی نەکرد بێت با لە مەوضوع دەست پێ بکەین. ئەویش بریتیە لە هەوڵدان بۆ پاکردنەوەی دڵەکانمان. مسلمانان دیارە مسلمان خوای پەروەردگار کە هەی ئەو شێوازێکی پێداوە ئەگەر بیهەوێ بڕوا بۆ شوێنێک و بۆ دائیرەیەک و بۆ دەستگایەک و بۆ لای دەسەڵاتدارێک هەوڵ دەدا خۆی پاک ڕابگرێت لە جلوبەرگیدا لە هێمە و سیمایدا بە شێوازێک دەڕواکەوە لە لای ئەو کەسێک کە بۆی دەچێت ڕەخنەی لێ نەگرێت. کەواتە بە ئێمەش هەوڵ بدەین دڵەکانی خۆمان پاک بکەینەوە کاتێکەوە دەمانەیە بگەین بە پەروەردگار با بە دڵێکی پاکەوە پێی بگەین. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێت ئەلا وئین فی الجەسەد مضغە لەناو لاشەدا پارچە گۆشتێک هەیە ئیذا صلحت صلح الجسد كله کاتێک ئەو پارچە گۆشتەیە سەلامەت بوو چاک بوو پاک بوو هەموو لاشە پاک دەبێت وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. بەڵام کاتی ئەو پارچە گۆشتە کەوا خراپ بوو فاسد بوو تێک چوو ئەوە لاشەش هەمووی تێک دەچێت. ئەویش بریتیە لە دڵەکان. با ئێمەش لەمڕۆدا لەژێر ڕۆژنایی ئاو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەوڵ بدەین لەم و دوا با دڵەکانمان پاک بکەینەوە بۆ ئەوەی لاشەمان ئەندامەکانمان کار و کردەوەکانمان پاک ببێتەوە. بەڵێ ئێ موسڵمانی ئازیز با لێرەوە تێبگەین خوای پەروەردگار ئەمرمان پێ دەکات بەوەی کەوا دڵمان پاک بێت و دڵپاکێتی هۆکاری ڕازیبوونی پەروەردگارە، هۆکاری چوونە بەهەشتە، هۆکاری ئەوەیە تۆ مەحبوب و خۆشەویست دەبی لە لای خەڵکیش. کەواتە با بزانین پەروەردگار پێمان دەفەرمێت ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. أو تا پەروەردگار کاتێکەوە ئینسانی ڕێک و تەواو دروست کرد فألهمها بەڵام ئیلهامی بۆ کرد و وحی بۆ کرد و سروشتی بۆ کرد بەوەی کەوا ئەو نەفسە چۆن بێت ئەو دڵە چۆن بێت فألهمها فجورها وتقواها کەواتە نەفسەکان پێک دێن لەوەی کەوا دەکرێت نەفسێکی فاجر بێت و فاسق بێت و تاوانبار بێت و ڕەش و پیس بێت و هەروەها دەکرێت نەفسێکی پاک و پاک داوێن بێت. بەڵام خوای پەروەردگار لەناو ئەو نەفسانەدا کامیانی هەڵبژار؟ ئایا هەردوو نەفسەکە کە خەڵقی پەروەردگارە هەردووچی قبوڵە بەلای پەروەردگار؟ دەڵێن نەخێر، بەڵکو پەروەردگار دەفەرمێت قد أفلح من زكاها ئەو نەفسانە ئەو دڵانە هەڵبژێردرا و پاکن کەوا بەلای خوای پەروەردگارە و قبوڵن و براون و سەرفرازن کەوا من زەکاها نەفسی خۆی پاک کردوێتەوە. وقد خاب من دساها بەڵام کەسێکیش خەسارەتمەندەکەوە دڵەکەی ڕەش و پیسی و پۆخڵەواتی دایگرتووە ڕەشی کردو بە تاوان. اینجا پەروەردگارمان دەفەرمێت قد أفلح من تزكى بەڕاستی کەسێک براوە دەبێت من تزكى کەوا هەوڵ بدات دڵی خۆی پاک بکاتەوە نەفسی خۆی پاک بکاتەوە. ئەو پاکێتش بەچی دەبێت وذكر اسم ربه فصلى ئەوەی کە یادی پەروەردگاری دەکات ذکر و یادی پەروەردگار دەکات و نوێژەکانی لە کاتی خۆیدا دەکات بۆ دڵی ئینسان نەفسی ئینسان پاک دەبێتەوە. اینجا با بزانین تۆ ئەگەر دەتەوێ عیبادەتەکانت قبول بێت ئەگەر دەتەوێ پەروەردگار لێتی وەربگرێت ئەوەی کەوا لە سوجود و لە ڕکوع و لە ماڵ بەخشین و لە قسە و لە عیبادەت و لە کار و کردە و ئەقوال و ئەفعالدا خوای پەروەردگار لێتی وەربگرێت با بە دڵێکی پاکەوە بێ ئەوجا پەروەردگار وەری دەگرێت با ئیخلاصێتمان تێدا هەبێ ئەوجا پەروەردگار وەری دەگرێت. کەواتە ئەگەر بمان هەوێت عیبادەتەکانمان بەلای پەروەردگارە وەرگیراو بن با دڵمان پاک بکەینەوە لە بەرامبەر عیبادەتەکانی پەروەردگاردا. بۆیە نەجاتبوون و سەرکەوتن و ڕزگار بوون نییە لە ڕۆژی قیامەتە ئیلا بە دڵێکی پاک بە نەفسێکی پاکەوە نەبێت. ئەوە تا پەروەردگارمان پێمان دەفەرمێت يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. لروج قيامته
لا ينفع مال أو مال سروة سامان خان في اللايك وهدبو لا ينفع سودت بناكينت ولا بنون نمال من ضالكشت زوري كروك كانت باخو باخات عماركت لا ينفع هيك يعني سودي بوتوني وسودت بناكين لروج قامتا إلا من أتى الله بقلب سليم إلا ما كسك بدلكي باكو صافو بيقردوا بخوشو بعيبيت بقرته بلاي پروردگار او دل الشركي تدا نبت او دل باك بيته بو پروردگاري اخلاصيتي تدا بو پروردگاري لهم عبادتك كان دا الا من اتى الله بقلب سليم بلاي پروردگار او دل باكا ورجيراوا او دل باكا براويا سرفرازا او تاخوي پروردگار بما فرمت من خشي الرحمن بالغيب من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب او کسی کوا لپروردگاری دەترسێ بەڵام لە پەنهانی دا کەواتە ترس لە پەروەردگار لەناو خەڵک ئازایەتی نییە ترس لە پەروەردگار لە پەنهانیدایە ئەو کاتێک کە تۆ تەنهایی کە بە پەنهای و کەست بەدەرەوە کەست بەلاوە نییە ئەو کاتێک کە تۆ لە بینی چوار دیوارێک دایی کۆنتڕۆلەکە لە دەستدایە مۆبایلەکە لە دەستدایە بەڵام من خشي الرحمن بالغيب ئەوەی لە پەروەردگارت دەترسی بە تەنهایی و پەنهایی لە کاتێدا کەست بەلاوە نییە هیچ کەسێک لێ دیار نییە بەڵام لە پەروەردگار دەترسی ئەوەی کە بەلای پەروەردگارەوە قبوڵە وجاء بقلب منيب و دەشگەڕێتەوە بۆ لای پەروەردگار بە دڵێکی تەوبە بە دڵێکی گەڕاو بۆ لای پەروەردگار ئەو بەلای پەروەردگارەوە قبوڵە کەواتە بڵێ ئەگەر ئێمە بمانوێت بەلای پەروەردگارەوە قبوڵ بین و لێمان ببورێت پەروەردگار و خۆشمانی بوێت بە ئاگامان لێ بدڵەکانمان پاک بکەینەوە هەروگو چۆن ئەو کەسێک کەوا دەیەوێت بڕوە بۆ دائیرەیەک بلا تەشبیه بۆ ئەوی کە دەیەوێت حەزی لێ جلو بەرگ و پۆشاکەکەی پاک بێ و هەندێک قسە ڕێک دەخا بۆ ئەو شوێنە تۆش ئەگەر دەتەوێت بگەڕێتەوە بۆ لای پەروەردگار بۆ ئەوی پەروەردگار قبوڵت بکە و بتخاتە بەهشتەکەی خۆی و لێت خۆش ببێت دڵت پاک بکەوە بۆ پەروەردگارت اینجا با بزانین ئەبی هورەیرە رضی الله عنه پەروەردگار لێ بێت دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێتی إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم ولكن ينظر إلى قلوبكم پەروەردگار تەماشای شکل و شێوە و هەیئە و وێنەتان ناکات بۆی کەوا ئایا تۆ کەسێکی باڵا بەرز بی کەسێکی قەڵەو بی کەسێکی کزبی لاواز بی یاخود کەسێکی هەر چۆنێک و لە هەر حاڵ و حەجمێکدا بیت پەروەردگار ئیشی بەو شێوازەی تۆ نییە حساب و کتابت لەسەر قەد و باڵەت لەسەر ناکات و جسم و بۆدی تۆ قیاسی عملەکانت نییە بەتەنها ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم لشونێکی ترا دەفەرمێت وأعمالكم کەواتە پەروەردگار سەیری دڵەکانتان دەکات ئایا ئەو عیبادەتەی کەوا تۆ دەیکەی ئەو کار و کردوانەی کەوا تۆ دەیکەی و مەبەستت خوایە و ڕەزامەندیبوونی خوایە بە دڵێکی پاکەوە دەیکەی یان چەندەها شت لە پشتی ئەو کارەوەی کە تۆ ئەنجامی دەی کەواتە با ئێمە هەوڵ دەین لەوانە بین کەوا دڵەکانمان پاک دەکەینەوە پەروەردگار و با بزانین کەوا پاکردنەوەی دڵەکان ئەمری پەروەردگارمانە پەروەردگار داوامان لێ دەکات کەوا دڵەکانمان پاک بکەینەوە خۆی پەروەردگار دەفەرمێت أمر بپیغمبر خدا صلی الله علیه و سلم دکات کە دەفەرمێت وربك فكبر وثيابك فطهر أي پیغمبر خدا صلی الله علیه و سلم هەستە پەروەردگارت بە گەورە بزانە وثيابك فطهر و پۆشاکەکەشت پاک بکەوە بەڵام هەندێک زانایان دەفەرمون مەبەستی لا شەو ئەندامەکانێتی کەوا پاکی بکاتەوە لە تاوان و هەندێک لە زانایان دەفەرمون لێرەدا کە دەفەرمێت وثيابك فطهر أي طهر قلوبك واتە دڵت پاک بکەوە لە تاوان لە مەعسیەت لەوەی کە پەروەردگار پێی ناخۆشە لەوەی کەوا دەزانی سەرپێچیەک ئەنجام ئەدرێ دڵت پاک بکەوە وثيابك فطهر زانایان دەفەرمون القصد في ثياب القلوب مەبەست لێرەدا ثياب مەبەستی پێی دڵە کەواتە لێرەدا ئەمری پەروەردگارە بەوەی کەوا ئێمە دڵمان پاک بکەینەوە لە چی پاکی بکەینەوە لە گومانی خراپ بەرامبەر بە برای موسڵمانت لە غل و حەقد و پیسی و گومان خراپی و تۆمەت بەشینەوە وا بکەی کەوا دڵت بەرامبەر بە خەڵک بوغض و قینی تێدا بێت با دڵمان لەوانە پاک بکەینەوە ئەوەی کەوا لێرە پێویستە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام دوعای کردووە ئایا تۆ حەز ناکەی دڵت پاک بێت بێگومان هەر یەکێکمان تەمەنا دەکەین و داوا دەکەین بەڵام ئەوتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك أي ورجێری دڵەکان دڵمان ثابت و جێگیر بکەی لەسەر دینەکەی خۆت کەواتە داواکاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پەروەردگاری کەوا دڵی پاک بکاتەوە ئەگەر پێغەمبەری خوا لەگەڵ ئەو پاکێتی دڵی ئەوە داوای بێت ئەی ئێمە دەبێت چەند جار داوا بکەین و هەروها با بزانین دڵپاکێتی
بەوە دەبێتەوە ئێمە داوا لە پەروەردگار بکەین بۆ پاکردنەوەی. و هەروەها یەکێکی تر لەوانە کەوا ئینسان دڵی سەلامەت بێت لە نەخۆشی و لە ناڕەحەتی ئەوەیە کەوا دڵەکەی پاک دەکاتەوە، دڵی خۆی پاک دەکاتەوە لەو نەخۆشی و پیسی و غل و حەقدانە، بەوەی کەوا پەروەردگاری لە خۆی ڕازی دەکات و هۆکاری پاک بوونەوەی دڵەکەشی دەبێتە هۆی چوونە بەهەشتی. ئەوە تا با بزانین پاکردنەوەی دڵ هۆکارێکە لە هۆکارەکانی چوونە بەهەشت. ئەنەس ڕەزا ڕەحمەتوڵڵاهی خوای پەروەردگار لێبێت دەفەرمێت ئێمە ڕۆژێکیان لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشتە بووین، پیاوێک تێپەڕی بەلاماندا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی يطلع الآن عليكم رجل من أهل الجنة، ئێستا پیاوێک بەلاتاندا تێدەپەڕێت کە ئەهلی بەهەشتە، ئێمەش هەموو چاوەڕێمان دەکرد دەبێت چێ بێ ئەوە ئەهلی بەهەشت بێت. کاتێکەوە پیاوێک هات تازە دەستنوێژی هەڵگرتە بوو، قەترانی ئاو لە ڕشی دەتکا و جوتێ نعلی بەدەستی چەپە و دەڕۆیشت، دەفەرمێت تێپەڕی ئێمەش زانیمان ئەو پیاوە بەو شێوازە هەروەکو یەکێ لە ئێمەیە. ڕۆژی دووەم دەفەرمێت جەلسەیەک بوو بە هەمان شێوە، فەرمووی پیاوێک دێت کە ئەهلی بەهەشتە، چاوەڕێمان کرد دەبێت ئەوڕۆ چێ بێت، هەمان پیاوی دوێنێ بوو. ڕۆژی سێم فەرمووی پیاوێک دێت ئەهلی بەهەشتە، بینیمان هەمان ئەو پیاوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیشارەتی پێکرد بوو، هەمان پیاو هات. ئێمەش بە دوای ئەوەدا دەگەڕین کە ئەهلی بەهەشت بێت دەبێت چی کردەوەی بکات. بۆیە عەبدوڵڵاه کوڕی عومەر ڕەضا ڕەحمەتوڵڵاهی خوای پەروەردگار لێ دەفەرمێت کاتێک جەلسەکەی پێغەمبەری خوا تەواو بوو، هەستم شوێنی ئەو پیاوە کەوتم، وتم ئەو پیاوە دەبێت بچێتە کوێ و چی کارێک بکات کە ئەهلی بەهەشت بێت. داوام لێ کرد و پێم فەرموو ئەی عەبدی خوا، من لەگەڵ باوکم تووڕە بوومە، دەمەوێت سێ شەوێک لە لای تۆ بمێنمەوە، ئەگەر ڕوخسەتم بدەیت سوێندم خواردووە کە ناگەڕێمەوە لای. ئەویش ئیزنی دام بۆی بزانم چ کردەوەیەک دەکا لە کردەوەکان. دەفەرمێت شەوانە متابعەم دەکرد ئایا دەبێت چ کردەوەی بکا لە پەنهانیدا ئەو پیاوە ئەهلی بەهەشتە، تاوەکو بەیانی بەسەردا هات. ڕۆژی دووەم، شەوی یەکەم، شەوی دووەم، شەوی سێم، تەنها ئەوەندەم لێ بینی کە ئەو پیاوە کاتێکەوە وەرجێڕ دەکات لەسەر جێگاکەی لەم دی و بۆ ئەم دی و ذکری پەروەردگار دەکات و هیچ شتێکشم لەو پیاوە نەبیست ئیلا خێر نەبێت. دوای ئەوەی کە سێ شەوەکە تەواو بوون، اینجا فەرمووم ئەی عەبدی و بەندەی خوا، وەڵاهی من هیچ کارێکم لای تۆ نەبوو، ئەوەی کە مەبەستیشم بوو لە باوکشم تۆڕە نەبووم، بەس ویستم لە لای تۆ بمێنمەوە بۆ ئەوەی بزانم تۆ چ کارێک دەکەی. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرمووی تۆ ئەهلی بەهەشتی و سێ ڕۆژ بەسەریەکە. تێپەڕی و پێغەمبەری خوا فەرمووی تۆ ئەو پیاوە ئەهلی بەهەشتە، بزانم تۆ چ کارێک دەکەیکەوە تۆ نەبینیوە لە ئێمە زیاتر هیچ کارێک بکەیت. دەفەرمێت ما هو إلا ما رأيت، ئەوەی کە بینیمتە لەوە زیاترم نەکردووە. دەفەرمێت منیش ماڵاواییم لێ کردو لە لای دەرچووم، تاوەکو تێپەڕم اینجا بانگی کردم، فەرمووی ئەوەی کە لەوە زیاتر لە منت بینیوە لەوە زیاتر ئەنجام نادەم، هیچ کارێکی ترم نییە، بەڵام بزانە من یەکێک لە صفاتەکانم ئەوەیە لا أجد في نفسي على أحد من المسلمين غشا، من غش و فڕوفێڵم بەرامبەر بە هیچ مسلمانێک نییە، لە دڵمدا بەرامبەر بە هیچ مسلمانێک غش و فێڵم نییە، ولا أحسد أحدا على غير ما أعطاه الله إياه، وهروها حسوديش بە هیچ کەسێک نابم ئەوەی کە خوای پەروەردگار پێی دەبەخشێت. کەواتە بزانە لێرەدا ئەو پیاوە باسی چی کرد؟ باسی ئەوەی کردکەوە من لە دڵمەوە فێڵ لە کەس ناکەم و حەسودیش بەرامبەر بە هیچ کەسێک نابم، واتە دڵم بەرامبەر بە مسلمانان پاکە. اینجا عەبدوڵڵاهی کوڕی عومەر فەرمووی ئەوەیە کەوا ئێمە پێی ناگەین، ئەوەیە کە ئێمە ناتوانین ئەنجامی بدەین. کەواتە بەڵە مسلمانان کەسێکەوە دڵی پاک بێت، ئەو دڵ پاکیە وای دەکاکەوە بێتە ئەهلی بەهەشت. بەڵە مسلمانان بە ئێمە دڵمان پاک بکەینەوە بە دوورکەوتنمان لە تاوان، چونکە تاوان بەڕاستی بە هیلاک دەرە. هەر تاوان بووکەوە ئادەم و حەوای خستە سەر زەوی، هەر تاوان بووکەوە ئیبلیس بەر لەعنەتی خوا کەوت، هەر تاوان بووکەوە قەومان و هۆزەکانی پێش ئێمە بە هیلاک چوون، هەر لە عاد و لە ثەمود و لە لووط و لە قەومەکانی تر بەهۆی تاوانەوە بوو کە خوای پەروەردگار بە هیلاکی بردن. کەواتە با ئێمە لە تاوان دوور بکەوینەوە، تاوان گەورە بێت یاخود گچکە، چونکە بەڕاستی تاوان هۆکاری بە هیلاکدانی قەومەکانە و با لە دوای تاوانیش ئەوە تا پێغەمبەری خوا ئامۆژگاریمان دەکات، دەفەرمێت واتبع السيئة الحسنة تمحوها وخالق الناس بخلق الحسن. لە دوای هەموو تاوانێک چاکەیەک بکە، چونکە بۆ ئەوی ئەو چاکەیە تاوانەکە ڕەشکاتەوە. کەواتە با ئێمە دڵەکانمان پاک بکەین و لە تاوان، چونکە تاوان هۆکاری بە هیلاک چوونە، هۆکاری خراپبوونە،
هۆکارێکە کەوا دڵەکانمان ڕەش و پیس دەکات بە دوورکەوتنەوەمان لە تاوانی گەورە و بچووک دڵەکانمان پاک دەبێتەوە و لە خاڵێکی تر بۆ ئەوی دڵەکانمان پاک بکەینەوە ئەوەیە کە با ئێمە خۆمان لە داخڵبوونەکانی شێطان بپارێزین ئەو مداخەلانەی کەوا شێطان دێ بۆ لامان دێتە ناو دڵمان لە ناو دڵیشماندا چەکەرە دەکات با خۆ لەوە بپارێزین کە ئەوەش چەند نەخۆشیێکی بەدواوەیە یەکە لەو نەخۆشیانەی کەوا شێطان دروست دەکات لە ناو دڵی ئینساندا بریتە لە غەضەب و تووڕەیی بەهۆی غەضەب و تووڕەییەوە ئینسان دڵی ڕق دەبێت دڵی ڕەش دەبێت بەرەو تاوان دەچێت و تاوان زیاتر دەکات و هەروەها خاڵێکی تری ئەوەیەکەوە ئێمە حەسادەت و بەخیلیمان بەرامبەر بە خەڵک نەبێت حەسادەت و بەخیلی دڵەکان ڕەش دەکات چونکە دەزانی برایەکت مسلمانێک خوا پێداوە سیارەی هەیە مەتەلە ڤێلای هەیە ماڵ و سەرۆت و سامانی هەیە دوکانداریەکی هەیە شتێکی هەیەکەوە خوا نعمەتی بەسەر جێڕاوە ئەگەر تۆ بەرامبەر حەسوود بووی ئەو کاتە تۆ دڵت ڕەش دەبێت بۆ ئەوی لەوە پارێزاوی تۆ بەرەکەتی خوای بۆ بکە خوای پەروەردگار بەرەکەت خاتە ماڵەکەتەوە خوای پەروەردگار ماڵەکەت گەش و زیاتر بکات خوای پەروەردگار ماڵەکەت پارێزراو بکات بۆ ئەوی دڵی خۆت پارێزراو بێ و دڵی ئەو مسلمانەش بەرامبەر تۆ پارێزراو بێت و هەروها لە خاڵێکی تر بۆ ئەوی شێطان نێتە لامان با خۆمان لە گومانی خراپ بەرامبەر مسلمان بپارێزین با هەر کردەوەیەکمان لە هەر کەسێک بینی ڕاستەخۆ ئێمە نەبینە مفەسیری ئەو کردەوەی ئەو کەسە ئەگەر حەز دەکەی بزانی چی و چۆنە بڕۆ لە خۆی بپرسە نەک لە جێگای خۆمانەوە گومانی خراپی بۆ ببین و چەندەها قسە و بوختان و زۆر جار بەرەو درۆ بەهۆی گومانی خراپە و بەرامبەر مسلمانن ممکنیشە ئەو کارێکە تۆ بەرامبەر ئەو مسلمانان دڵی ئەسڵ و ئەساسی نەبێت کەواتە بەڵێ مسلمانان باتڵەکانمان پاک بکەینەوە لە حەسادەت باتڵەکانمان پاک بکەینەوە لە گومانی خراپ بەرامبەر بە مسلمانان و هەروەها کاتێ دەبینین خۆی پەروەردگار نعمەتی علمی داوە بە کەسێک نعمەتی ماڵی داوە بە کەسێک نعمەتی دنیا بەسەر کەسێک ڕژاوە با ئێمە لە بەرامبەریدا پاک بین ئێمە دوعای خێری بۆ بکەین ئێمە وا بکەین کەسەکە بە لە دەستی ئێمە ئەمین بێت من سلم المسلمون من لسانه ويده با مسلمان دەست و زمانمان ئەمین بن کە بە زمانت ئقرارت بۆ کرد کە خۆی پەروەردگار بەرەکەت خاتە ماڵەکەتەوە ئەو کاتە ئەو مسلمانە تۆ پاک دەبێت دڵی بەرامبەر تۆ هیچ شتێک ناکات اینجا با بزانین ئەو ڕێگایانەی کەوا پێویستە ئێمە دڵەکانمانی پێ پاک بکەینەوە چەند ڕێگایەکە بیان گرینە بەر ئەو دڵانەمان پاک دەبێتەوە بەرامبەر بە پەروەردگار و بە دڵێکی پاکەوە دەگەڕێن لای پەروەردگار یەکێ لەو خاڵانە ئەوەی کەوا ئێمە قورئان بخوێنین ئەو تا خۆی پەروەردگار پێمان دەفەرمێت يا أيها الناس قد جاءكم موعظة من ربكم أي خلشين خۆی پەروەردگار ئامۆژگاری و موعظەی بۆ ئێوە ناردووە وشفاء لما في الصدور ئەو قورئانە شیفای دڵەکانە کەوا تۆ قورئان خوێن دڵت پاک دەبێتەوە وهدى ورحمة للمؤمنين ئەو قورئانە هیدایەتە ئەو قورئانە ڕەحمەتە بۆ ئیمانداران کەواتە یەکێ لەو خاڵانە قورئانە وخۆی پەروەردگار دەفەرمێت وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ئەو قورئانێکەوە شیفایە بۆ دڵەکان دڵمانی پێ پاک دەبێتەوە و لە خاڵێکی تردا ئەوەیەکەوە با ئێمە ذکری بەیانیان و ئێواران بکەین ئەو ذکرانێکەوە بەردەوام قەڵایەکە ئێمە دەپارێزێت لە تاوان ئێمە دەپارێزێت لە شەیاطین ئێمە دەپارێزێت لە جنۆکەکان ئێمە دەپارێزێت سەر و سامان لە حەسادەت و بەخیلی کەواتە ئاگات لێبێت دڵی خۆت پاک بکەوە تۆ پارێزراو دەبی لە جنۆکە و شەیاطینەکان لە حەسادەت و چاوپیسی بەهۆی کەوا ذکری بەیانیان بکەی و ذکری ئێواران بکەی و ذکری خەوتنان بکەی ئەوە تا خۆی پەروەردگار پێمان دەفەرمێت ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله کاتی ئەوە نەهاتووەکەوە ئەی ئیمانداران ئێستا دڵەکانتان نەرم بێت بۆ ذکر و یادی خۆی پەروەردگار عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێت 4 ساڵ بوو ئێمە مسلمان ببووین خۆی پەروەردگار ئەو گلەیەی لێ کردین ئێمە 4 ساڵ بوو مسلمان ببووین خۆی پەروەردگار گلەیەی ئەوەی لێ کردین کەوا کاتی ئەوە نەهاتووە ئێستا دڵەکانتان بۆ یادی پەروەردگار نەرم ببێت ئەی مسلمان تۆ چەند ساڵە مسلمانیت هەر لەو ڕۆژەوە تۆ لە دایک بوویتە بە مسلمانی لە دایک بوویتە لەوانەیە تەمەنت 20 ساڵ 40 ساڵت تێپەڕاند بێت ئایا کاتی ئەوە نەهاتووە دڵت نەرم ببێ بۆ ذکری پەروەردگار بەهۆی ذکری پەروەردگارە و دڵت پاک بکەیتەوە و لە خاڵێکی ترمان ئەوەیەکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه مثل الحي والميت ئەو کەسێک کە یاد و ذکری پەروەردگار دەکات و ئەو کەسێکی کەوا یاد و ذکری پەروەردگار ناکات وەکو مردوو زیندووایە کەواتە کەسێک یاد و ذکری پەروەردگار دەکات ئەو کەسێکی زیندووە کەسێکیش کەوا بێ ئاگایە لە ذکری پەروەردگار کەسێکە دڵی مردووە بۆیە دڵەکان بەچی پاک دەبێتەوە بەوەی کەوا تۆ ذکر و یادی پەروەردگار بکەیت و لە خاڵێکی ترمان بۆ ئەوەی دڵەکانمان پاک بکەینەوە و دڵێکی پاکمان هەبێ بۆ لای پەروەردگار با خۆمان فێری علمی شەرعی بکەین
باخۆمان فێری عەقیدە و بیر و باوەڕێکی پوخت بکەین کەوا لە قورئان و سونەت وەرگیرا بێت. ئایا عیبادەت چییە؟ ئێمە چۆن عیبادەت بکەین؟ نوێژ چییە و چۆن ئەنجامی بدەین؟ زەکات چییە و چۆن لە ماڵەکەمان دەری بکەین؟ ڕۆژوو چۆن و چۆن ئەنجامی بدەین؟ حەج چییە و چۆن ئەنجامی بدەین؟ عومرە چییە و چۆن دەکرێت و بەچی دەکرێت و چی شێوازێکە؟ هەموو ئەوانە بریتیە لە فێربوون و زانستی و عیلمی شەرعی. عەقیدە و بیر و باوەڕێکی پوخت لە قورئان و سونەت وەری بگرین. بڕوامان بە تاکو تەنهایی خوا هەبێت، پاڕانەوەمان تەنها لە خوا بێت، کەواتە فێری عەقیدە بین، فێری فقه ببین. ئەو شتانەی کەوا بۆ عیبادەتی شەو ڕۆژمان پێویستە، هەر لە نوێژ و لە ڕۆژ و لە حەج و لە زەکات لایەنی فقهەکان فێر ببین. اینجا بچین قورئانێ بگرینە دەستەوە تەفسیر بخوێنینەوە، بە علمە ئالەکان فێر ببین، ئەوانەی کەوا هۆکارن لە قورئان و سونەت تێدەگەین، هەر لە نەحو هەر لە سەرف، بە تایبەتی ئەوانەی کەوا تاڵیبی علمن. کەواتە ئێمە باوا بکەین، خۆمان شارەزا بکەین، دڵمان بەو پاک دەبێتەوە. و لە خاڵێکی ترمان ئەوەی کە ئێمە بە خواردنی حەڵال بخۆین. مسلمانان زۆر لەوانەی کەوا کاسبکارن کاتێک کە دەچی دەیان دوێنی یاخود پرسیارێک دەکەن، دەبینین کارەکەی حرامە و سکاڵا دەکا ڕزق نەماوە، بازار نییە، بە ئارەزوی خۆی قسەت لە بازاردا دەکات، گلەی زۆر دەکات، زۆر دەردەدڵی دەکات. بەڵام ئەگەر بیر لە معاملەکەی دەکەوێت یان جاری وە پرسیارەکە دەکا، تۆ دەزانی کە ئەو کاسبی ئەو دیکە حرامە، هێشتا هەر ئەو گلەیی هەیە دەڵێ کاسبی نییە یاخود بەرەکەت نەماوە. برا بەڕێزەکەم، تۆ بۆ خۆت ماڵەکەی خۆت حرام کردووە، لەوانەیە کار و کاسبی و دوکانداری و معاملە و زێرکردن و فرۆشتن و دۆلار و هەموو ئەوانەی کە تۆ لە بازار دەیکەی دەیبینی زۆرێکی ڕیبا و حرام بەسەریدا زاڵ بووە. خواردنەکەت حەڵاڵ نییە، بۆیە دەبینی دڵت مرتاح نییە، خێزان و ماڵمنداڵ لەگەڵ مرتاح نییە. تۆ خواردنی حرام دەخۆی، خواردنی حرام دەدەیتە خێزانت، خواردنی حرام دەدەیتە منداڵەکانت، هێشتا دەتەوێت دڵت پاک بێت و لەگەڵت چاک بن. کەواتە ئەگەر بمان هەیە خۆمان دڵێکی پاک و ساڵحمان هەبێت و بەردەوام مرتاح و ئارام بین، با خواردنمان حەڵاڵ بێت. خواردنی حەڵاڵش بدە بە خێزانەکەت، بیدە بە منداڵەکانت. بۆ گلەی دەکە خێزانەکەت بە قسەت ناکا، بیر لە معاملە و تیجارەت و بازرگانیەکەت بکەوە، لەوانەیە ڕیبای تێکەوتە بێت، هەستیشت بە خۆت نەکردووە. بەر لە کردن و ئەنجامدانی هەر معاملەیەک بڕۆ پرسیار لە مامۆسایەکی ئەهلی سونە بکە، پرسیار لە مامۆسایەکی بەڕێزی شارەزا بکە لەو معاملەی خۆت، بزانە حرام نییە. ئەوانەی کەوا سەراف و دۆلار فرۆشن، ئەوانەی کەوا گۆڕینەوەی پارە و بە هەر جۆرێک لە عوملەکان دەکەن، ئەوانەی کەوا زێر و زی و هەرێکی لەوانە کڕین و فرۆشتن بە زێر دەکەن، زێڕنگەرەکان، بڕۆ پرسیار لە معاملەکەت بکە. بۆچی ماڵ و منداڵەکەت بە گوێت ناکات، بە قسەت ناکات، تۆ هەموو شەو ڕۆژت ماندووبوونت بۆ ئەوەیە کەوا خزمەتی خێزان و ماڵ و منداڵەکەت بکەیت، بەڵام بە قسەت ناکەن، هەر ئاورشت لێ نادەنەوە. سەبەبەکەی چییە؟ خواردنی حرام دەدەیتە خۆت، دەیدێتە خێزانت، دەیدێتە منداڵت. بۆیە لەو کاتەدا نە دوعاکانی تۆ گیرا دەبێت، نە خێزانت بە قسەت دەکات، نە منداڵش ئاور لە تۆ دەداتەوە. هەر چەندە تەمەنا دەکەی خۆزگا و هەبوومایە پێی ناگەیت، چونکە خواردنەکەت حرامە، دوعاکانیشت گیرا نابێت. بۆیە بە ئەگەر بمان هەیە دڵی خۆمان و ماڵ و منداڵمان پاک بکەینەوە، با خواردن و خواردنەوەی حەڵال بخۆین. و لە خاڵێکی تر ئەوەیە کەوا ئێمە ئەگەر بمان هەیە دڵەکانمان پاک بکەینەوە، با لە ناو سیفاتەکانی پەروەردگار تێ بکەین. ئەوە تا پەروەردگارمان پێمان دەفەرمێت ليس كمثله شيء وهو السميع البصير. پەروەردگار وێنەی نییە، پەروەردگار بیسەرە، پەروەردگار بینایە. دەزانین پەروەردگار بیسەری چییە؟ بیسەری هەموو ئەو سەوتانەیە، هەموو ئەو دەنگانێکەوە دەردەچێت، هەرچی سەوتەکانە لە یەک کاتدا بە چەند شێواز و بە چەند زمان هەمووی دەبیستێت. ئەگەر زانیت پەروەردگار هەموو قسەکان دەبیستێت، دەزانی مسلمان خۆت دوور دەخەیتەوە لەوەی کەوا بەچپەوە غیبەتی برایەکەت بکەیت، نەمیمە و دووزمانی بکەیت، قسەیەک بکەیت کەوا جوێن فرۆشیە، خۆت دەپارێزی. چۆ کاتە دەزانی پەروەردگار سەمیعە، پەروەردگار بیسەرە، هەموو ئەسواتەکان و دەنگەکان دەبیستێت، لە یەک کاتدا بەبێ ئەوەی لە سەوتی یەکێکیان لەوی تر بێ ئاگا ببێت. ئەگەر هەموو سەرزەوی کۆ ببێتەوە داوا لە خوا بکە، خوای پەروەردگار هەر هەمویان دەبیستێت و وەڵامی هەمووشیان دەداتەوە بەبێ ئەوەی بەبیستن یەکێکیان لەوی تر بێ ئاگا بێت. ئەوها پەروەردگار سەمیعە، کەواتە ئەگەر لە ناو صفاتەکانی پەروەردگار تێگەیشتی، ئەو کاتە هەموو قسەیەکت بەدەمدا نایەت، خۆت دەپارێزی لە غیبەت و نەمیمە و دووزمانی و قسە پێوتن، دەم شەڕی خۆت دەپارێزی. پەروەردگار بەسیرە، پەروەردگار بینایە. ئەگەر لە ناو صفاتەکانی پەروەردگار تێگەیشتی، خۆت بە پاک ڕادەگری و دڵت پاک دەکەیتەوە. بۆ چونکە پەروەردگار لە هەموو کات و ساتەکانە دەتبینێت، هەموو کاتانێک کە تۆ تێیدای پەروەردگار دەتبینێت. ئەگەر لەناو قەڵایەک دابیت، ئەگەر لە ژێر زەوی دابیت،
ئەگەر لە ئاسماندا بی و لە ژێر دەریاکاندا بیت پەروەردگار بەسیرە پەروەردگار بینەرە و دەتبینێت کەواتە ئایا لەکوێ تاوان دەکەیت کە پەروەردگار نەتبینێت ئەگەر ئێمە لە ناو سفاتەکانی پەروەردگار ئاوا تێگەیشتین کەوەی پەروەردگار بینایە بە هەموو ئەو شوێنانێکەوە خۆی دەیەوێت هەموو شوێنەکان بەلای پەروەردگارەوە بینراوە ئەگەر هەرچەندە تاریک بێت هەرچەندە شوێنەکە پەنهانی بێت بەلای پەروەردگارەوە بینراوە کەواتە تاوان لەکوێ دەکەیت ئەگەر هەموو دەرگاکان لەسەر خۆت دابخەی دیوارەکان هەرچەندە بە قووت و بەهێز و ئەستور و پای قەوی تێدا بێت پەروەردگار دەتبینێت کەواتە ئەگەر ناو سیفاتەکانی پەروەردگار تێگەیشتی واز دێنی لە تاوان و دڵت پاک دەکەیتەوە و پەروەردگار دەفەرمێت إن الله كان عليكم رقيبا الله أكبر پەروەردگار ڕقیبە بەسەرمانەوە کەواتە با بزانین ئەگەر ئێمە لە هەر مەقامێک دابین ئەگەر بڵن کەسێک چاودێری دەکا تۆزێ حەزەری خۆمان دەکەین دەزانی ئەگەر کەسێک بە ڕێگایەکدا دەڕوا ئەگەر بزانێت کەسێک چاودێری دەکا هەر لە ڕێگا ڕەگشتنەکە خۆی تۆزێ ڕێک دەخات ئەگەر تۆ بزانی لە شوێنێکی گشتی دانیشتویتە کامێرەی چاودێری بەسەرتەوە لەوانەیە زۆر کردەوە ئەنجامی نەدەی بۆ شۆ دەزانی وا کامێرەیەک بەرامبەرتە و کامێرەیەک چاودێرە بەسەرتەوە تۆ تۆزە حەزەر دەکەی ئەوە لە دنیا ئەگەر ئەو چاودێرە پەروەردگار بێ بەسەرمانەوە کەواتە ئەو کاتێک کە تۆ بتەوێت تاوانێک بکەی بزانە پەروەردگار چاودێرە بەسەرتەوە إن الله كان عليكم رقيبا پەروەردگار بەسەر هەر هەمومانەوە چاودێرە بۆیە کە هەر لە هەر شوێنێکا بمان هەوێت تاوانێک بکەین بمان هەوێت قسەیەک بکەین بمان هەوێت سەیری شتێک بکەین بمان هەوێت کارێک بکەین کە پەروەردگار پێی ناخۆشە بمان هەیە بیشارینەوە ناشاردرێتەوە چۆ پەروەردگار دەیبیستێت و پەروەردگار دەیبینێت و پەروەردگار چاودێرە بەسەرمانەوە کەواتە با ئێمە هەوڵ دەین دڵەکانمان پاک بکەینەوە بەرامبەر بە پەروەردگارمان لە هەموو کار و کردە و قسەکانماندا هەموو ئەو شتانێکەوە ئەنجامی دەدەین بە دڵێکی صاف بە دڵێکی ساغ بە دڵێکی دڵسۆزانە و عیبادەتێک کە پەروەردگار بەو شێوازە لێما وەردەگرێ ئەگەر دڵمان پاک بێت ئەو کاتە پەروەردگار عیبادەتەکانمان قبوڵ دەکات و ئومێدمان وایە خوای پەروەردگار نەجاتمان بدا بمان خاتە ناو کەشتی ڕزگار بوونەوە و ڕزگارمان ببێت لە ئاگری دۆزەخ و پەروەردگار بمان خاتە باشتەوە داوا دەکەین لە پەروەردگار بۆ خاتی ناو سیفاتە جوانەکانی ڕزگارمان بکات و نەجاتمان بدا و هیدایەتمان بدا و دڵەکانمان پاک بکاتەوە لە نیفاق لە دووڕووی لە سەمع و پامایی بۆ هەر شتێکی ترکەوە مەبەستێکی ترە خوای پەروەردگار دڵەکانمان پاک بکاتەوە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون